بیر بکەوە ئەزیزم مسلمانی خۆشەویست لە شوێنی خۆتەوە بیر لەوە بکەوە کەسێکی پایەداری دنیایی پێگەیەکی سیاسی و ئیداری و حیزبی بەهێز و گەورەی هەیە پێگەیەکی ئابووری هەیە ڕئیسی کۆمپانیایەکی زۆر بەناوبانگ و دەسەڵاتدار و دەوڵەمەندە کەسێک کە پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەیە و سەرۆکی چەندین هۆزە و سەدان خەڵک لە دەوریەتی ئالەم کاتەدا تۆ ئەگە بتەوێت چاوت بەم کەسە دنیای یەک گەورە و پایدارە بکەوێ ئەبێ یەکەم جار هەر وەختێ ویستت ئەچی بۆ لای نەخێر ئەبێت لە مەکتەبەکەی خۆیەوە لە نووسینگە تایبەتەکەی خۆیەوە سەرە بنووسی ناوت دەنووسی و ناوی خۆت تۆمار دەکەی پاشان دوای ئەوەی کە ناوەکەت تۆمار کرا مەوعیدت بۆ دیاری دەکرێت ئەبێت لەو مەوعیدەدا لەوێبی حازر بی ئەگەر نەڕۆی مەوعیدەکەت فەوتە پاشان دەیان پاسەوان دەدبینێ هەتا دەگەیتە ئاستی ئەو سەرۆکە ئەو لێ پرسراوە ئەم هەموو تەفتیشات و خاڵی تەفتیشە دەکرێت ئەبێت دڵنیابن کە ساغی و نەخۆش نینەوەکو نەخۆشیەکە بگرێتەوە تەنانەت بۆنی جەستەت بۆنی عەترەکەت ئەبێت جەنابی سەرۆک سەرکردە بەرپەرس ڕئیسی کۆمپانیا پێی قەڵز نەبێ ئەگەوابێت دیسانەوە کارمەندەکانی دەجێڕنەوە لە پرزگەکەوە ئەبێ ئەم هەموو تەفتیشاتت بۆ بکرێ هەتا دەگەیتە لای ئەمجا ئەو خۆی شوێنەکە دیاری دەکا ئەو پێت دەڵێت لە چ شوێنێک دەربینم لە چ بارەگایەک لە چ مەوقعێکە لەکوێدا دەنیشی لە کام ژووردا دەنیشی ئەو پێت دەڵێ کاتەکەی چ کاتێکە بەیانیان دەتوانی بمبینی دوای نیوەڕۆ بێ شەو بێ عەسر بێ ئەوە پێت دەڵێ ماوەی دانیشتنەکە چەندە بۆ نییە لە بەیانیەوە تا ئێوارە بێ بۆ نییە شەو بێ تا بەیانی بۆت هەیە نیو سەعات سەعاتێک ئەو پەڕی دانیشی بەڵام خوایەک وەلیلله المەثل الأعلى دەسەڵاتداری کەون و کائینات دروستکەری ئەسمانەکان هەمووی و زەوی و تۆ و هەموو گەردوون ئەو خوای پەروەردگارە لە دوعاکردنا هەمووی بەخۆت بەخشیوەتەوە هیچ پرزگەیەکی نییە هیچ پاسەوانێک نادبینێ تەنانەت خوای پەروەردگار هیچ دەرگایەک لە نێوانی تۆ و خۆیدا ناهێڵێتەوە لە کاتێکا لە بەربانگای ئەو وەختەی پەرداخە ئاوەکەت بەدەستەوەی و خەریکی ڕۆژوو دەشکێنی نزیکی 13 بۆ 14 سەعاتە ئاو نانن نەخواردەوە خۆت پارۆستووە لە هەموو حەڵاڵەکان چ جای حرامەکان لەبەر خوا لە وەختە هیچ پەردەیەک لە بینی تۆ پەروەردگاران نییە هیچ حرس و حیمایەیەک ئاگای لێت نییە هیچ پشکنینێک ناوێ یەکسەر ڕاستەوە خۆ داوا لە خوا دەکەی لەو کاتەدا شوێنەکە تۆ هەڵی دەبژێری خوا ئیختیاری داوە بە تۆ لە مزگەوتا وەکو جاران ناتوانی ئەی ماڵەکەی خۆشت هەر مزگەوتە لە دەشتی لە سەحرای لە بیابانی لە شاخی لە گردی لە دۆڵی شوێنەکە خۆت دیاری کرد خوای گەورە ئیختیاری داوەتە خۆ شوێن دیاریکە کات بەیانیان لێی دەپاڕێەوە نیوەڕۆ لێی دەپاڕێەوە نیوەی شەو لێی دەپاڕێەوە خوا دەفەرمێ بە دڵی خۆت چ کاتێک هەڵ دەبژێری هەڵی بژێرە ماوەی کاتی گفتوگۆکە لەگەڵ خوادا و دوعاکانت سعاتێکت پێخۆشە دەدەقەت پێخۆشە حتا بەیانیت پێخۆشە ڕۆژ تا ئێوارە خوا دەفەرمێ کاتەکەش بەدەست خۆتە سبحان الله چ گەورەییەکە پاشان عەزیزم ئینسان شانازی بەوە دەکا فڵان کەسم بینی فڵان کەسی سەرکردە مواجهم کرد بینیم چاوپێکەوتنم لەگەڵ ئەنجامدا پێویستیەکانی بۆ جێبەجێکردم مەدحی دەکەی سوپاسی دەکەی لای خەڵک ستایشی دەکەی ئەی خوای پەروەردگار ئەی بۆ ئینسان شکری ئەڵڵا نەکا کە شەو ڕۆژ دەرگاکەی بۆ خستۆتە سەرپەشت کە عەرزم کردین هەموو شوێن و کات و ماوەکەی بە خۆت بەخشیوە پاشان هیچ کەسێک وەکو ئەڵڵا بەڕێز نییە و بەبەزەی نییە ئەو کەسەی کە ئیشت پێیەتی چەند خۆشە دوو سیفەتی تێدا بێ زۆر کەسێکی بەڕێز بێ زۆر کەسێکی میهرەبان بێ دەی خوای پەروەردگاری ئێمە ئەکرەم الئەکرەمینە بەڕێزترینی هەموو بەڕێزەکانە ئەڵڵای ئێمە سبحانه وتعالى ئەرحەم الراحمینە هیچ بەزەییەک نییە هیچ خاوەن بەزەییەک نییە بگاتە بەزەی ئەڵڵا سبحانه وتعالى بەڵێ ئەو خوایە لە هەموو کەس لەگەڵت بە بەزەییتر و بەڕێزترە پاشان هیچ کەسێک وەکو ئەڵڵا ئاگای لە ناڕەحەتیەکانن نییە تۆ دوعا دەکەی و داوای لابردنی کەم و کوڕی و ناڕەحەتیەکان و ویستەکان و داواکانت دەکەی بەخوا کەسێک ئەگە گوێشت بۆ بگرێ زۆریش دەسەڵاتدار بێ نازانێ هێشتا چی لە ناو دڵتایە ڕەم بێ یەک لە سەردەی دەردەکانی تۆ تێبگا بەڵام خوا خۆی دەزانێت چی لە ناختایە و تۆ چۆن دەکڵی و چەند محتاجی بۆیە هەر بیسپێرە بە ئەڵڵا سێمیان هیچ کەسێک وەکو خوا ناتوانێت زەرەر و زیانت ئەزیزم لێلا بدا بۆ نمونە ئەگەر کەسێک خۆی بخەیە پەنای و بڵێ من کەسێکی زۆر گەورە و دەسەڵاتدارم پەنای تۆ دەدەم ئەو پەڕی دەسەڵاتی ئەوەیە کەس ناتوانێت لە سنووری ئەوە بتکوژێ
کەس ناتوانێت لە سنووری ئەوە مڵک و ماڵت داگیرکەوە غەدر لێ بکە بەڵام تخوا هیچ سەرکردەیەک هەیە لە دنیادا هەموو دنیای بەدەستەوە بێ بتوانێت تۆ لە ڤایرۆسێک بپارێزێ کەسێک هەیە زەمانت بداتێ بڵێت تۆ تووشی کۆڕۆنا نابی کار ئەو کۆڕۆنایی کە ئێستا خۆمان دەیبینین کەم سەرکردەی جیهانی هەیە بڵێ بێمنەتم خۆم بێمنەتم لە کۆڕۆنا و تووشی نابم چ جاوەی تۆ پارێزێ بەڵام ئەڵڵا دەتپارێزێ ئەڵڵا لە ورد و درشتە زیان بەخشەکان دەتپارێزێ بۆیە لە هەموو کاتێکا دوعا بکە جا ئەم دوعایە بەڕێزان بەرەکەتی لەوەدایە عیبادەتیشە الدعاء هو العیبادە ئەو وەختەی خەریکی دوعاکردنی وەکو لە سوزدەی نوێژا خەریکی عیبادەت و ڕکوع و سوجودی بۆ خوای پەروەردگار ئاوا حیسابت بۆ دەکرێت